سڵاو ئازیزان، با خۆشحاڵیەوە بۆ جاری چوارەم لە فیستیڤاڵی بەهار بەشدارەبین. شادەبینەوە بە کڕیارە خۆشەویستەکانمان، بەشدارەبین بە دۆشاوی معجیزەی خڕنوو کە پڕچەشنترین و پڕسوودترین دۆشاوە، تیایدا زۆرترین ڤیتامینەکان و زۆرترین چارەسەری نەخۆشیەکان کە ڕۆژانە بەرکەوتە ئەبین لەگەڵیا چارەسەری تێدایە. یەکێک لە سوودەکانی دۆشاوی معجیزەی خڕنوو کە هەمومان پێوەی ئەناڵین نەخۆشی قۆڵۆنە، چارەسەرێکە بۆ نەخۆشی قۆڵۆن، هەروەها چارەسەرە بۆ کەمخوێنی و کەمی ڤیتامینەکان، بە تایبەتی ڤیتامین دی، هەروەها کەمی ئازم و کەمخوێنی. ئەو دایکانەی کە شیردەرن چارەسەرێکی باشە بۆ زیادبوونی شیرەکانیان، هەروەها ئەو دایکانەی کە ئەناڵێنن بە بەدخۆراکی منداڵەکانیانەوە چارەسەرێکی باشە بۆ بەدخۆراکی مناڵیش، هەروەها بۆ گەشەی مناڵ و بۆ زیرەکی مناڵیش بەسوودە. کۆمپانیای نیڤالیس وەکو هەموو جارەکانی تر دیاری تایبەتی بۆ کڕیارە ئازیزەکانی دابین کردووە. خۆشحاڵە بین.